مێتا کۆگنیشن سایکل. من پەیوەندم لە تەلەڤزیۆنی پەروەردەیی هەولێر هاتمەوە لاتان بۆ پێشکەشکردنی بابەتی پەروەردەیی جیاواز. قوتابێنی خۆشەویست، ئیمڕۆ باسی فێرخوازانی مێتا کۆگنەتیڤ دەکەم، واتە سەرووی معرفی. ئەو کەسانن کە خاوەنی کارامەیی و تێگەیشتنی گشتگیرن، چالاکانە وردەبنەوە لە پرۆسەی فێربوونی خۆیان بۆ بەدەستهێنانی بەرهەمێکی تەواو بۆ تێگەیشتن. تەواوی ئەو توانە معریفیانی کە هەیەە و کە پێویستە بۆ تێگەیشتن دەخەنە کار، وەروە وردەبنەوە لە پرۆسەی فێربوونی خۆیان. ئەم فێرخوازانە هۆشیارێکی جیاوازیان هەیە سەبارەت بە چۆنێتی فێربوون. هەموو کات بیر لەو ڕێبازە گونجاوانە دەکەنەوە کە لەگەڵ دۆخ یان ستایلی فێربوونیان دەگونجێتن. ئەگەر سەیرێکی مێتا کۆگنیشن سایکل بکەین، ئەم قوتابیانە هەموو کات کارەکەیان ئەنجام دەدەن. دوای ئەنجامدانی کارەکەیان ئیتر ئەو کارە دەخەنە ناو خاڵێشتر کە دیاریکردنی خاڵی بەهێز و لاوازی خۆیتیان. ئیتر کە خاڵە بەهێزەکانیان دیاریکرد لاوازەکان دەخەنە ناو پلانێکی تر و پلانێشتری بۆ دادەڕێژن بۆ ئەوەی کە ئەم خاڵە لاوازانە بەهێز بکەنەوە. دوای ئەوەی کە پلانیان بۆ داڕێشت، ئیدی استراتیژیکی جیاواز دەدۆزنەوە کە بگونجێ بۆ ڕێکخستنی ئەو بابەتە. دوای ئەوە بیر لێ دەکەنەوە، دوای ئەم بیرکردنەوە ڕنگدانەوەی دەبێت لەسەر کارەکەی خۆیان، دوای ئەوە هەڵدەستن بە ئەنجامدانی کارەکە بۆ بەهێزکردنی خاڵە لاوازەکان. دووبارە کارەکە دەخەنەوە بابەتێشتر و دیسان دووبارە دیاری دەکەنەوە خاڵی بەهێز و لاوازی خۆیان دیاری دەکەن. پێشتر لە بەنامەکانی ڕابردوو باسی ستایلەکانی فێربوونم کرد بۆتان کە بەگشتی جۆرە ستایلی زۆر هەیە. لێرە باسی فێرخوازانی مێتا کۆگنیتیڤ دەکەم کە ئەو ستایلانە چۆن دەخەنە کار بۆ ئەوەی زیاتر بگەنە پێش و تێگەیشتنێکی باشتریان هەبێتن. فێرخوازانی مێتا کۆگنیتیڤ سەرووی معرفی هەموو کات ئەو خاڵانەی خوارەوە ئەنجام دەدەن. ئایا تۆش کام لەم خاڵانت لێ بەدی دەکرێت؟ ئەگەر کامیانت لێ بەدی کرات کەواتە تۆش یەکێکی لەو جۆرە قوتابیانەی کە پێیان دەوترێ قوتابیان یا فێرخوازانی مێتا کۆگنیتیڤ. یەکەم خاڵ خۆ ئاگاداری، تێگەشتن لە خاڵە بەهێز و لاوازەکانی معریفی بە ناسینەوەی شێوازەکە و پێدانی فێربوونی خوازرا و بە باشترین شێوە وا لە قوتابیەکە دەکا کە بیر لە کارەکەی خۆ بکاتەوە. هەموو کات خاڵی لاواز و بەهێزی خۆی لە بەرچاوە و هەروە دیاریشی دەکاتن و هەروەها بە بەردەوام خۆی لێ ئاگادار دەکاتەوە. دووەمیان با نمونەیەک بێڵین پێشەوەی باسی دووەم بکەین. لە کاتی شکاکردنی بابەتی بیکاری هەز دەکا کاتێکی زۆری بەسەر بردووە بۆ گەیشتن بە دەرەنجام. ئەمەش وای لێ دەکا ور ببێتەوە لە هۆکاری دواکەوتنی. ئیتر لەوانەیە بناغەی لێکدان و لێکدەرکردنی لاواز بێ. کاتێکی زۆر بە لێکدان و لێکدەرکردن دەباتە سەر کە دووری دەکاتەوە لە ئامانجە سەرەکیەکەی کە ئەویش شیکاکردنی پرسیارەکەیە. بۆیە خاڵی لاوازی خۆی دەدۆزێتەوە، پلانی بۆ دادەڕێژی هەوڵدەدا لایەنە لاوازەکانی خۆی بەهێز بکە تا جارێشتر بە کاتێکی کەمتر پرسیارەکە شیکار بکاتەوە. ئیتر استراتیژێکی نوێ بۆ دادنێ، ئەو استراتیژەش لێبیر دەکاتەوە ڕنگدانەوەی دەبێت لەسەر کارەکەی، دووبارە کارەکەی خۆی ئەنجام دەداتەوە بە کاتێکی کەمتر. ئەگە سەیری کرد کاتەکەی درێژترە، هەوڵدەدا خاڵە لاوازەکەی خۆی بدۆزێتەوە، ئیتر دووبارە پلانێشتری بۆ دابڕێژێتن. دووەمیان کارامەیی چاودێریکردن. لەگەڵ تێگەیشتنێکی چالاکانە هەڵسەنگاندن بۆ فێربوونیان دەکەن. بۆ نمونە لە کاتی فێربوونی زمانی ئینگلیزی هەست دەکات ڕێزمانی تەواو کۆنتترۆل نەکردووە، بۆیە کات تەرخان دەکا بۆ بەهێزکردنی ئەو لایەنە، ئیتر دواتر هەست بە گۆڕانکاری ئەرێنیەکانی خۆی دەکا و خۆی هەڵدەسەنجێنێ و ڕەخنە لە خۆی دەگرێتن. کەواتە مادەم لەو لایەنە کە لایەنی ڕێزمانی زمانی ئینگلیزیە کێشەی هەیە، کەواتە خاڵی بەهێزی هەیە، پلانی بۆ دادەڕێژێ، هەوڵدەدا ڕێزمانەکە بەهێزتر بکە، ئیتر بامان شێوە بەو سایکلە تێپەر دەبێ تاوای لێ دێتن بە کاتێکی کورت وەروە بێ هەڵە دەتوانێت بە زمان ئینگلیزی بدوێ و قسە بکاتن. سێم چەندایەتی. فێرخوازانی مێتا کۆگنیتیڤ بیر لە چەندایەتی بەرەوپێچینی خۆی دەکاتن. بۆ نمونە هەتا پێی دەکرێت وشەی ئینگلیزی نامۆ دەنووسێتەوە بۆ زیادکردنی توانای معریفی خۆی، ئیتر دواتر هەوڵدەدا کۆمەڵە وشەکان بە شێوەیەکی جیاواز بەکاربهێنێ لە شوێنی جیاواز. بۆ نمونە لە وەڵامی تhank you ئەگەر وەربگرین، جارێک you welcome بەکاردەهێنێ، جارێک بۆ نمونە that's alright بەکاردەهێنێ، جارێک no problem، جارێک no worries بەکاردێنێ. کەواتە خۆی دەوڵەمەند دەکات بە وشانە بۆ ئەوەی کە بتوانێت لەو بابەتە زیاتر بەرەو پێوچێ و پێشکەوتنی باش ئەنجام بداتن. چوارەمیان بیرکردنەوەی ڕخنەگرانە. بیر لە ئەزمموی فێربوون دەکەنەوە و بەردەوام بیر لەوە دەکاتەوە ئایا تەکنیک و شێوازێکی سەرکەوتوو هەیە
دەتوانێت بەرەو پێشی باو بە کاتێکی کەم بگا بە ئەو ئامانجەی کە لە مێشیدا وهروە ئایا ڕنگدانەوەی دەبێت لەسەر خوێندنەکەی لە داهاتوو یان نا. دەتوانین باسی خاڵە شتێ بکەین، ئەویش خاڵی پێنجەمە دانانی ئامانج. ئەم فێرخوازانە ئامانج و هەنگاوە تابێتەکانی فێربوون بۆ گەشتنیان دادەنێن. ئیتر دەڵێ بۆ ماوەی 6 مانگ دەبێ ئەم چاڵاچی ئەنجام بدەم و فێری ببم. دانانی ئامانج گرنگترین بەشە لە قوتابیانی مێتا کۆگنێتیڤ، ئەوانەی کە بەو شێوە بیر دەکەنەوە، چونکە ئامانج بەرەو پێشت دەباوبار لێ دەکات کە بگەی بەو خاڵی کە دەتەوێتن. بەگشتی فێرخوازانی مێتا کۆگنێتیڤ خاوەنی هۆشیاری و لێهاتووی و استراتیژی پێویستن بۆ ئەوی فێرخوازێکی سەربەخۆ و کاریگەر بن. ئەوان تەنها بە بەڕێکردنی وانەکان و فێربوونی پاسیڤ واتە لە خۆڕا ناوەستن، بەردەوامن لە تێگەیشتن و کۆکردنەوەی زانیاری و ڕێخستنی پێشکەوتنیان بۆ باشترکردنی دەرەنجامی فێربوونیان. هەموو قوتابێک دەتوانێت ببێتە قوتابێکی مێتا کۆگنێتیڤ سەروی معرفی، ئەویش بە ئەنجامدانی ئەو بازنەیە کە باسم کرد زۆر بە ئاسانی دەتوانێت بێتە قوتابێکی مێتا کۆگنێتیڤ سەروی معرفی. هیوای ڕۆژێکی پڕ لە خۆشیتان بۆ دەخوازم. هەمیشە چاوتان لەسەر سۆشەڵ میدیاکانی تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێر بێ بۆ وەرگرتنی زانیاری دەربارەی پەروەردە. اینجا زانست و فێربوون.